بینەرانی خۆشەویستی تلوێزیۆنی کۆمەڵە گەرم و گەشتەی سڵاوەکانی ئێمەتان پێشکەش. من وریا ئەحمەدیم و هام لە خەمەتانە بۆ پێشکەشکردن بەنامەیەکی تر لە بەرنامەکانی تلویزیۆن. مۆزوعی بەرنامەی ئەمڕۆی ئێمە لەسەر ئۆزاعی سیاسی کوردستان و ئەرک و وەزایفی هێزە چەپ و کۆمونیستەکانی کوردستانە. بۆ لێکدانەوە لە ئۆزاعی سیاسی و هەروەها بۆ ئەوەی کە لەسەر ئەوزاعی خەتیروا لە کوردستانە هەیە وەزایفێکەوە لە پێش پای کۆمونیستەکانە قەراری گرتووە داوام کردووە لە دوو میوانی خۆشەویست کاکسدیقی جەهانی و کاک شۆڕشی کەریمی لەم بەرنامە بەشدار بن. هاوڕیان بەخێبن بۆ ئەم بەرنامە مندوو سپاسان دەکەم بۆ ئەوەی کە ئەم داوەتەی منتان قبول کرد و لەم بەرنامە بەشدارن. ڕێزەسڵام هەیە کاکوریای خۆشەویست مەمنونتم لە داوەتێکت. ڕێزەسڵام هەیە بۆ هەموو گوێگران و بیسەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە من هەم لە خزمەتانە. سپاس دەکەم کاکسیان کاک شۆڕ بەخێبی. منی سڵاو و ڕێزم هەیە بۆ ئێوە بۆ هەموو بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵا و هەروەها کاک سدیقی عزیز. کاک شۆڕ تۆ دەستی بکەیت. سپاس دەکەم. کاک شۆڕش لە تۆ دەست پێ بکەم. پرسیار ئەوڵم ئەوەیە کە ئەوزاع سیاسی کوردستان و بەتایبەت دەم جەرگەی شەڕا چۆن ئەرزیابیەکەن؟ تەبان ئەوزاعی کوردستان خارج نییە لەو شەڕەی کە دەستی بەسەر نەتەنیا ئێران و کوردستان و تەواو منتەقەکە و بگرێت تەواوی دنیا داگرتووە جیا لەوانە نییە. ئەوزاعی ئەو خەبەرانەی کە لە ناو خۆوە دێنەوەیەکە بۆمب و فەزای شەڕ و فەزای سەرکوت و دەستگای سەرکوت لە ناوخۆوە هەروە خەریکن یعنێ دەست و پەنجە نەرمەکەن لەگەڵ ئەو شەڕەوە لە عینی حاڵە لەگەڵ ژیان بۆ مانەوەی خۆشیان بۆ مەعیشەتی خۆیان خەریکن دەست و پەنجە نەرم دەکەن. گزارش هەیەک هەیە کە سەهمیە بەندی کراوە لە سوخت و لە ئەنێرژی و لەوانەدا بەشێک زۆر لە کرێکاران توانیەوەیان نییە کە حتا کریاماڵەکانیان بدەن بەشێ لە بیمارستانەکان ناتوانن بە تەواوی زەرفیەتەکانیانەوە کار بکەن. کەمبوودی دارووەوانە هەیە و نەهایەتەن لە بینی دوودانە لە حکوومەتە جنایەتکارەکانی منتەقەدا کە لەلایەکەوە کۆماری ڕەندەی ئیسلامی و لایەکی ترەوە دوو وڵاتی ترە کە نەهایەتەن بێبەزەیانە نەتەنیا بەشی نظامی و پایگا نظامیەکان لێدەن تەبەن بەشی زێر ساخت و بگرە مەدرسە و شوێنی ژیان و ئەوانەی یانێ شوێنی مانەوەی خەڵکیش لێ دەدەن و تەبان ئەمە شەرایەتێکی دروست کردووە کە خەڵک لە بینی دوو دنیادا گیری کردووە. یانێ هەروەها کە خودی ئەو کەسانەی کە لەناو ماجرای شەڕەکەدا هەن سەر لێ شێواویەک و بەنسبەتی ئەوەی کە ئاخری ئەم شەڕە بەرەو کوێ دەچێ ئەو خەڵکەش تەبعاً بەنسبەتی ئەم شەرایەتەوە تووشی ئەوە وەزیەتێک بوون. یعنێ ئێستا ئەمڕۆ خەبەرهایەک هەیە لەوەی کە دانیشتنهایەک لە بینی سەرانی کۆماری ئیسلامی و دەوڵەتی ئەمریکادا لە منتەقەکەدا بووە سەرڕایەوەی کە دەوڵەتی ئێران ڕەدی دەکاتەوە بەڵام وردە خەریکە کۆماری ئیسلامی دانی پێدا دەنێت کە بە نێوانجیگەری مەسر و تورکیە و پاکستان دانیشتنهایەک هەیەوە قەرار وایە شەمبەی داهاتوو لە پاکستاندا دانیشتنهایەک ببێت و تەبان لە ئەوڵەوە فەزاکە جۆرێک دروست کرا بوو کە کۆماری ئیسلامی دەڕوخێنن و نەهایەتەن سناریۆهایەکی دەردێتە بەرەوە بەڵام بەستەرە ڕای هەموو ئەم شتانەوە نیشانیدا کە بەرحاڵ کۆماری ئیسلامی ساڵانێکی زۆرە خۆی حازر کردووە بۆ وەها شەرایەتێک و وەها شەڕێک و حازرە ئەگەر بە قیمەتی لە ناوچوونی خۆی بێ تەواوی ئەو منتەقە لەگەڵ خۆیدا بکێشێتە خوارەوە و نەهایەتەنیش دەڵێم یانێ ئەو فەزا بۆ ئەو خەڵکە کە پێش هاتووە لە ناو فەزایەکی ئینتزارە دایەنی ناو ئەو قەوڵانەی کە دەدرا شەرایەتێکە بەدەستی کۆماری ئیسلامیەوە گیریان کردووە ئارەزووهایە کە خۆیان هەیەە بە نسبەتی نەمانی کۆماری ئیسلامی بەڵام ئەم وەزئیەتە هێشتا هەربازە و پایانێکی نییە بە نەزەری من جگە لە کۆماری چوونی کۆماری ئیسلامی.
کاک ستێقیان هەرە و پرسیارە لە خەمەتەوە عەرزەکەم ئەوزاع سیاسی ئێوە چۆنی بینین بە تایبەت لە کوردستانە؟ منیش کورت و مختصر باسەوە بکەم لە درێژەی و قسانەی کاک شۆرشا. وەزیەتی سیاسی کوردستان لە ئێرانە جیا لە ئەوزاع سیاسی کە لە ئێرانە بە تایبەتی و لە منتەقەکە هەیە نییە. بەرحاڵ با تەوەجوو بە وەزیەتێکی خاسیش کە لە کوردستانە هەیە، ئێستا ناو شارەکان زیاتر لە جاران ملیتاریزە کراوە. لەواقع پەیامگەلێک چووگە بۆ شەخسیەتگەلێکی بە قۆڵ معروف مبارز و ئەوە کە کۆماری ئیسلامی لیانە ترسێ لە ئاڵۆگۆڕێکە لە هەر حرەکەتێکە بەرحاڵ ئەوانە سکانی هەر حرەکەتێکی ئینقلابی بەدەستەوە بگرن. ئابلۆقەی ئەو بەشە لە خەڵکی شۆڕژگەری داوە و لە لایەکی دیکەوە بە لەحازی ئابووریەوە وەزیەتی مەردم لە جاران خراپتر بووگە. ئەو خەڵکانەی کە لە شارەکانە تواناییان بووگە بەر لەوە ئیمکاناتێکیان بووگە بەرەو دێهاتەکانی دەوروبەری شارەکان چووگن و ئەو خەڵکانەیش کە ماونەتەوە لەواقع لەناو شرایەتە نائەمنە قەراریان کردگە و هەر لەحزا بەرحاڵ چاوەڕوانی مەترسێکی گەورەن. بەمعنای واقعیەکەی ئەم حرەکەتە ئیمڕۆ لەحزە بە لەحزەیە لە کوردستان و لە ئێرانە مردم لە تەک وەزیەتێکی بێ ئەنازە سەختە، دەست و پەنجە نەرمەکەن، نازانن شەو چۆن ڕۆژە بێتەوە ڕۆژ چۆن ئەبێ بە شەو. یانێ وەزیەتێکە کە تەسویری لە دوورەوە بۆ ئێمە ناکرێرەوە خەبەرگەلەکە کە بۆ ئێمە دێتە دەرەوە ئێمە ئەیبیسین زۆر ترس ناکەن. یانێ خەریکە ئەوزاعەکە بەرەو ئەوە چێکە ئەگەر لە ناوەوە حرەکەتگەلێک بکرێتەوەوانە جامعە بەرەو دەهەی 60 و ئەوزاعە ببەن. بەڵام ئەمەش بەستگی هەیە بە هێزە شۆڕژگەڕەکان چۆن معاملە لە تەکەم ئەوزاع حواڵە سیاسیە ئەکەن کە بەلەخەرە لە تەگەم وەزیەتە چۆن بجووریێتەوە، چۆن حرەکەتگەلێک بەحسکەلێک نەگاهگەلێک هەیە لەم زاویە و ئەوانیشێ بەیەک تەنیوە ناکری ئەمانش جیا بکەیتەوە لە ئەوزاع سیاسیە کە لە کوردستانە حاکمە. باشە، ئێوە قسە لەسەر هێزە شۆڕشکێڕەکانەکەن و هەروەها لەسەر ئەوزاعێکە لەحزە بە لەحزە ئەگۆڕگێ. ئێمە ئەگەر تەسەوەرمان ئەوە بێ کە گۆڕاندن ئەوزاعەکە بەرەو بە نەف جنبش ئەڕوات، یعنی شەڕ و بومباران و ئەوانە تەواوی ڕژیم لە حاڵەتێکی زعیفترا قرارەگرێت، پێت وایە لەو ئانا ئینسانگەلێکە لە ناو محیتە. من قسەی ئەحزاب ناکەم، دوای قسەی ئەحزابەکەم فعالینێکە هەن لە ناوە پێت وایە ئەبێ چی بکەن، پێت وایە ئەبێ دەست پێ بکەن مەسەڵەن شۆراکانیان دروست بکەن، پێت وایە ئەبێ لە کوێوە دەستی پێ بکەن. پرسیارەکەت لە منە؟ بەڵێ بەڵێ. کەوریا ئەگەر ئێمە ئاورێ بدەینەوە لە ڕابردووی کوردستان لە توولی 47 ساڵە حداقل لە ساڵی 57 بەرەو ئەملا ئێمە چەند زروفی تایبەتمان تێپەر کردووە. لە وەزیەتێکە کە ئێمە قەرارمان کردو لە ساڵ 57 کوردستانیش نائەمن بوو، لە لایەکەوە دار و دەستەی مفتیزا و سەفدەری و لە لایەکی دیکەوە جەریانگەل مرتجع و کە هاندەرەکەی لە کۆماری ئیسلامی خەریکەوە بوون کۆمەلگان بەرەو ئاگر و شەڕ و بوحران دەبرد کە لێرە و لەوێ ئێمە دەنگی شەڕ و تەهدید و کوشتن و ئەوانیشمانە گوێ لێ بوو و گاهگایەکیش لەم کۆڵان بۆ کۆڵان ڕوویەدا. بەیانی مفتیزاوامان لەبیر ناچێتەوە، شەڕی سەفتەری و ئەوانمانە لەبیر ناچێتەوە، چۆن شارەکان لەواقع دەستخۆش تەحەوڵێکی جدی بوون. لەو ئەوزاعە نائەمنا خەڵکی شۆڕژگێر، خەڵکی بەلپرس، هەڵسوراوانی سیاسی سەر بە حزبێکی دیاریکراوە بەیاننا، بەڵام ئەمانە دەست بەجێ هەوڵیاندا چوون بنکەی مەحەلاتی شارەکانیان دروست کرد، بە تایبەتی لە شاری سنە شۆرای شاریان دروست کرد، ئەمنیەتی شارەکانیان بەدەستەوە گرت، بەریان بە هەر حرەکەتێکی نائەمن کرد، لەواقع کۆنتڕۆڵی شارەکە کەفتە دەست خەڵکی شۆڕژگەر، هەڵسوراوانی سیاسی و ئەوان
لە تەسلیمێکا کە لەو بەزەنگا تاریخە گرتیان توانی جوابێک بداتەوە بە وەزیەتێکی تایبەتی ئەو دۆرانە کە خەڵک بتوانێت لە ئەمنیەتە لە ئاسایشە قەرار بگرێ و ئەو خەڵکانەی کە لە بلگەکان بوون لە شۆراکان بوون لە جەمعیەتەکان بوون مەسئولیەتی سیاسی مەسئولیەتی ئابووری مەسئولیەتی ئەمنی کۆمەلگان بەدەستەوە کرد ئەوە بوو بە باعیسەوە کە ئێمە لە قۆناغێکی سەخت تێپەر بین واردی قۆناغێکی دیکە بین کە تۆزێ نەفەسی ڕاحەت بکێشین ئێستش ممکنە گەر ئەم شەڕە کۆتایی بێت لە بین ئامریکا و ئیسرائیل و ئێرانە وەزیەتێکی تازە ئاوەها بێتە ئاراوە چون کۆماری ئیسلامی ناتوانێت وەڵامی ئەم هەموو مشکلاتە کە بەسەر خەڵکە باریوە بداتەوە ئێستا هەر هیچ نەبێ خەڵک زۆرینەی خەڵک لەژێر خەتی فەقری ئابووریان قەراریان بووە بە لە حازی سیاسیەوە لەژێر فشاران یعنی هەموو گۆشە و کنارێکی ژیانیان لێ گیراوە لەواقع کۆمەلگا بووگە بە زیندانێکی باز لە شرایەتێکە کە کۆماری ئیسلامی ئابووریەکەی داڕووخاوە بە لە حازی سیاسیەوە مەشروعیەتی نەماوە لە ناو خەڵکی ئێرانە معلومە کە شەرتەوە بێ کە کاتێکە جوابی نییە بۆەوە کە ژیانی خەڵک وەڵام داتەوە گۆڕانکارێکی لەواقع ئینسانی لە ناو کۆمەلگاکە دروست کاتەوەوانە معلومە خەڵک دێنە سەر شەقامەکان لە شۆنی کار ناڕەزایەتیەکان دەست پێکاتەوە لەم شرایەتە هەیە کە خەڵکی پێشڕە و خەڵکی ئازادی خواز و لەسەرەوەی هەمووەمانە هێزێکی شۆڕژگەر و سوسیالیست و چەپ ئەبێ هەرە و دەورە بنوێنێکە لە بناغەی ڕۆژەکانی دوای قیامی 57 توانی مەسئولیەتی شار و دێهاتەکان بەدەستەوە بگرێەوە کوردستان ببێ بە قەڵایەکی ئازادە ببێ بە نیروی ئینقلابێک ببێ سەنگەرێکی ئازادی خوازە ئەم زەرفیەتە بالقوە لە جامعەی کوردستانە هەیە و هەڵسوڕاوانی خۆی هەیە و فۆقی خۆی هەیە و بەرحاڵ ئەمانە تەجروبە کراون ئێمە لەم ئەرسادا نانین زۆر سپاس کاکسێکیان بۆ ئەگەرمە وڵات کاک شۆڕش کاکسێک لەسەر تەجاربێکی ساڵ 57 و دوای انقلاب 57 و شرایەتێکەوە ئەوانە کوردستان تیا قەراری گرت بوو بەتایبەت وەزایفی هێزە چەپەکان لەو ئانا چۆن بوو تۆ پێت وایە ئێستا بە حاڵی مە 47 ساڵە لەو کاتە ئەگوزەریەوە لە هەر حاڵە کوردستان تەغیراتێکی زۆری بەسەر هاتووە بەسەر ئەوە ئەحزابی جۆرا و جۆر دروست بووە کە ئەوانە هەر موجود نەبوون و لە عین حاڵە لەوانەیە ئەحزابی حتا تازەیش دروست بێت لەم ئاڵ گۆڕانە لە حاڵە تۆ پێت وایە بە تەوەجۆ بەوەی کە کوردستان خەریکە پۆلاریزا بێتەوە یعنی تقریبا تەرەف ڕاست و چەپ خەریکن خۆیان سازمانە دەم پێت وایە بە تایبەت فعالینی چەپ و هێزە چەپەکان لە ناو کوردستانە ئێستا ئەبێ خەریک چی بن بۆەوەی کە دوا ڕۆژ بتوانن وەکو سەرمایەک تواشای بکەن کە بتوانێت یارمەتی کات لەوەی کە چەپ لەخەرە لە ناو جامعە و لە ناو کۆمەلگاکەیە هەروە کە تاریخەن جێگە پای دیارە جێگە پای زۆرتر دیار بێ تەبەن کاری زۆر هەیە بۆکردن فعالی ناوە بە خۆشحاڵیەوە تەجروبەی ئەو 47 ساڵی ڕابردووەیان هەیە یعنی ئێمە بارها قسەمان کردووە لە دەرفەتەکان لە کوردستانە یەکێ لە گەورەترین دەرفەتەکانەوەیە کە خەڵک ئاشنان و تەجربیاتی زۆر باشیان لەو عەرسەدا بەدەستهێناوە ئێمە دەزانین و بە تایبەتی بۆ ئەو هێزەی ئێمە کە هیچ کات ئەو ئاسووەمان لە خۆمان ون نەکردووە کە باوەڕمان بە هێزی جەماوەرە باوەڕمان بەوە هەیە کە خەڵک قەدەم بە قەدەم دەتوانێت سەنگەرەکان فەتحکەن و ئەگەر چاو لە ئەو مێژوە 47 ساڵە بکەین زۆر شت لەو ماوەدا گۆڕاوە یعنی ئەگەر لە مەسلەی ژنەوە دەست پێ بکەین لە مەسلەی ژینگەوە دەست پێ بکەین لە مەسلەی کرێکارەوە دەست پێ بکەین لە مەسلەی فەرهەنگی ئەو کۆمەلگاوە ئەگەر سیر بکەین لە مەسلەی دانشی سیاسیەوە ئەگەر چاو لەو کۆمەلگا بکەین لە حتا لە عەرسەی وەرزش و کوونەوەردیەوانەدا زۆر جار دەبینین لە شارەکاندا دەستەی گەورە دروست بووە و ژن و پیا و پێکەوە خەریکن وەرزش دەکەن پێکەوە خەریکن ژیان دەکەن ئەمانە مەحسوولی ئەوە نییە کە بە یەکجاری ڕوویاندا و مەحسوولی پرۆسەیەکە و ئێمە یەکێک لەو هێزانە بووین کە کاکسیدێق شارەی پێکرد لەوەی کە
ئەو هێزە باوەڕ بەخۆبوونی لەناو ئەو خەڵکەدا تەقویەت دەکرد. ئەوەی کە هێزێکی دەرەکی دێ و ئێمە ڕزگار دەکا، ئەوەی کە هێزێکی دەرەکی دەتوانێت ڕزگاری بەخشی ئێمە بێ، ئەوانە ساڵانێکە خۆیان ناوەسە ئەرسەی تاقیکردنەوە. وەیە ئەگەر ئێمە لەو ماوەدا دەڵێین خەڵکی نا شۆڕشی ئێمە ئەو ڕۆژە نییە کە کۆماری ئیسلامی دەڕوخێ، شۆڕشی ئێمە هەر لە ئەمڕۆوە هەیە، لە ئەمڕۆوە کە ئەو خەڵکە ئەگەر لێ دەقەومێ هاوڕێیانی ئێمە و فعالینی ئێمە و کەسێک کە چەپە ها بەدەمی ئەو خەڵکەیەوە. ئێستا بە لەوانەیە بە سەدان هەزار مناڵی برسی لە حاشیە شارەکان نابێت، ئەوەی کە گروپهایەک دروست بکرێ کە بڕۆن سەردانی ئەو بنەماڵانەکەن. ئێستا لەوانەیە سەدان هەزار ئینسانی بە تەمەن بوونی هەبێ لەناو ئەو کۆمەلگادا و کەسی لێ نەبێ و دەبێ بەدەمیەوە بڕۆن، ئەوەی کە بتوانن نەهێڵن سەرخوردەگیەک لەناو ئەو کۆمەلگەدا دروست بێ لە نەتیجەی ئەو شەڕ و ماڵوێرانیە، ئەو بۆ خۆی کارە. ئەوەی کە هەر لە ئەمڕۆوە هێزی چەپ ئەوە نییە کە دابنیشێ چاوەڕوان بێ بزانی ئەو ڕۆژەی کە کۆماری ئیسلامی دەڕوخێ و ڕۆژە دەست بەکار بێ. هێزی چاپ، هێزی سۆسیالیستی ناو ئەو کۆمەلگا لە هەموو سوخت و سازی ئەو کۆمەلگادا بەشدارە کە بینیمان لە هەموو ئەم مێژووەدا ئەگەر لە مەسلەی ژینگە پارێزیەوە احترامدانان بۆ ژینگە پاک و خاوێن ڕاگررتنی تەلاش بۆی کە نەسڵی داهاتوو فێریەوە بێ ژینگە کەڵکی لێ وەربگرێ. لە نەهادە مەدەنیەکان لە ساڵانی ڕابردوودا بینیومانە کە چە تەلاشهایەک بوونی بووە بۆەوەی کە ڕێکخراوەهای کرێکاریدا بمەرزێ، بتوانن کرێکاران چاو کرێکارانەی کە کاری سەنعەتی دەکەن کۆڵبەرن لە شارەکانی تر کار دەکەن، سەعاتکارێکی مشەخەسیان نییە، قەرارداد و ئەوانەی کاریان نییە، بتوان لە دەوری یەک کۆ ببنەوە. ئەنجومەنی بێکار، ئەوانەیە کە بێکارن ئەنجومەنی بێکاران دروستکەن لە نێو مەحەلەکاندا کە بەتایبەتی ئێستا قسەم کرد لەو فەزای شەڕەدا کە ئایندەکە بە نەوعێک ناڕوونە بتوان مەحەلەکانی خۆیان بەدەستیەوە بگرن. ئامادەگی ئەوەیانە بێ کە هەر تەغیر و تەحەوڵێک کە هەیە ئەوان بتوانن ئەو هێزە بن کە نوێنەرایەتی خۆیان دەکەن، هیچکە لە خۆیان ناتوانێت باشتر نوێنەرایەتیان بکە. لە مەسلەی ژندا ئەوەی کە باشە تۆ پێیت وایە بەو وەزیێتەوە لە کوردستانە ئێستا هەیە بە حاڵ ئەتلافێک هەیە لەولاوە ئەحزابی کوردستانی لە ئەتلافێکە تەلاشەکەن ئەو شێوەیە کە وا خۆیان مناسبی ئەزانن لەخرا حکوومەت بەنەوع حکوومەت لە حکوومەتە بەشدار بن و دەخاڵەتی تیا بکەن. ئێستا هێزە چەپەکان پێت وایە ئیمڕۆ چۆنە بێ خۆیان ئامادەکەن بۆ حاکمیەتی دوای؟ ئەمە چەندین بەش دەگرێتەوە. یانێ بە نەزەری من ئەو هێزە چەپانە لە ناو کۆمەڵگەی کوردستانە هێزی چەپی زۆرمان هەیە، ئەوانەی کە ناسراون بە تایبەتی ئەوانەی لە دەرەوەن، ئەوانەی لە ناو خۆی وڵاتن، ئەمانە بەشهایەکی جۆراوجۆ پەیوەندی ئەم بزوتنەوەی ئێمە لەگەڵ بزوتنەوەی دەرەوەی خۆی یا شوێنانەی کە لێ دەژین لە دەرەوەی وڵات بۆیە ئەمانە پەیوەندی هایە. بەسەڵ ئێستا ئیمکانی نییە خۆ ئێمە لە پانوبەرینی ئەو بزوتنەوە چەپەی ناو ئێران ئاگادارین، بەڵام دەزانین لە هەموو شارێکە لە هەموو شارۆچکێکە بگرە لە هەموو ئاواییەکە ئینسانی چەپ و کۆمۆنیست بوونی هەیە. جامانە دەبێت جەم ببنەوە بە دۆریەکە، قسەی ئەوە بکەن پێشووتر قسەوە ئەوە بوو کە کۆماری ئیسلامی نەمێنێ. ئێستا ئەڕۆینە ناو مەرحەلەیەکی تازە، چە ئیمکانهایەک هەیە کە کۆماری ئیسلامی لەو ڕێگەوە سەرنگون بێ. ئێمە دەزانین فقط یەک فورمۆڵ بوونی نییە، ئیمکانهای جۆرا و جۆر وجودی هەیە و ڕووداوهایەک دەتوانێت لە ناکاو بێتە بەرەوە کە لەو حاڵەتەدا ئەبێت تەحلیلی بۆ بکەی کە لەو شەرایەتەدا ئەو هێزە چەپە چه ئیمکاناتێک دەتوانێت بکە. تۆ دەتوانی لە مقابلی هەموو ئەوانەدا سەنگەربەندی بکەیت. بۆیە مەسەڵەن هاوڕانی ناوەوە یا و کەسانەی کە لە ناون و خەمەوەن بۆ ئەو وەزیەتە دەبێت بە دەوری یەکەوە کۆ ببنەوە، قسە بکەن لەوەی کە تەحلیلی یەکتر ببیستن و وەزیفەکانی خۆیان لە دڵی ئەو تەحلیلانیانە دەربێرن. ئەوە نییە کە کەسێک فەرموڵێک ئێراءە بدا ئەمە فەرموڵی منە بۆی کە لەو کۆمەلگا ئێمە ڕزگارمان ببێ. نەتیجەی گفتمانن، نەتیجەی دیالۆگی بینی ئەو هێزە چەپانەیە لە ناوە لە دەرەوەی وڵات. ئێمە مەجموعەی زۆر کەسی باشمان هەیە لە دەرەوە کە مستەقلن، لە ناو هیچ ڕێکخراوەیەکدا نین، لە ناو ئەم بزوتنەوەدا ڕەنجیان کێشاوە، ئازاریان کێشاوە، سازمان و ڕێکخراوەی جۆرا و جۆرمان هەیە کە لەم ماوەدا ئێمە
چەندین جاردانشتنمان لەگەڵ یان ناکردووە ئەمانە دەبێ کۆ ئێمە ببنەوە دوای تێمە زەرفێکی سەرەوە. گەورەی دوای تێمە سەر زەرفێکی ئەوەی گەورەی بۆ ببی زەرفێکی ئەر ئەورە یەک جملە زەرفێکی گەورەی بۆ ببینەوە و لە نەتیجەی گفتوگو دیالۆگی بەردەوام لەو وەزیەتەی کە هەیە وەزیفەکانی خۆیانی لێ دەربێ. کاک سدیق کاک شۆڕژ لەسەرەوە قسەیکە کە ئێمە بەرحاڵ ئەبێ زۆر کارکەین بۆ ئەوەی کە بۆ ڕوخاندن جمهوری ئیسلامی دیارە ئەو شەڕێک کە ئەمریکا شەڕ ئەمریکا و ئیسرائیل و ئەوانە حتا ئەگەر ڕوخاندن جمهوری ئیسلامیکی پێوە بێت ئەوان بۆ ئەوە نەهاتوون خەڵک ڕزگار بکەن هەمومان ئەوازانین دیارە ئێمە بێ خۆمان ئامادەکەین بۆ حتا دوای ئەو شەڕەوە حتا دوای ئەگەر شەڕ جمهوری ئیسلامیش بە لەحاز شەڕۆ تیا بچێت ئەبێ هەر ئیسە خۆمان ئامادەکەین. کاک شۆڕژ شارەی کرد بۆیە کە فعالینێکی زۆر هەن خۆی لە قسەکان تا ئێشارەت کە بە تەجاربێکی زۆر لە کوردستانە هەمانە ئەو فعالینە کە ئێستا هەن پێت وایە فعالیتەکانیان ئەبێت چۆن گرێ بخوات بە فعالیەتی ئەحزاب و جەریاناتێکی چەپکە هەمویان لە کوردستان نین و لە دەرەوەی ئێرانن. مەمنون بۆ پرسیارەکەت. من بەر لەوە جوابیەوە پرسیارە بدەمەوە حەزەکەم مختصرێک تر باسکەم کە گرێ درێ بەم پرسیارەیەوە یانێ پرسیارەکە تۆزێ باسرە کاتەوە کە ڕەحەتر بتوانم باسی کەم. پشت پەردەکانی ئەم شەڕە ئەوە نییە کە دموکراسی تێبوو ئێران و بەرحاڵ ئەمانەی کە ترامپ و نەتانیاهو و خەڵکانێکی دیکە باسیەکەن. ئەمە بە معنای واقعیەکەی ڕقابەتکەرێکی ژئۆپۆلیتیکیە لە منتەقەکە و بەرحاڵ پشتی ئەمە دەسەر قودرەت و نفوزی سیاسی و ئابووری ئەم زلهێزگەلەیە کە گەریکانە گۆڕانکاریک لە چوارچێوەی ئەم جغرافیا بوجود بێرن ڕێڕەوێکەنەوە بۆ ئەوەکە بە لەحازی بینەلملەلیەوە نفوزی ئەم لاکەمە کۆنە خۆیان بەرجستەکەنەوەمانە. بەلاخەرە نەفت و گاز لەم شەڕا دەوری کاریگەر ئەبینێ. ئەم نزاعە لەواقع لە بینەم قودرەتە جەهانی گەلا ئیمڕۆ لە ئێران و سەری دەرهێناوە لەو منتەقە و سەری دەرهێناوە لەواقع ڕقابەتکەرێکی جەهانیە لە بین زلهێزگەلێکە. بالاخەرە دانێکیان یا دوانیان دەستی پێ کردو بۆ بالاخەرە دەستی ئەوان تر کورت کاتەوە. ئەمە بە جۆرێ لە جۆرەکان گرێخوا بۆ سەناریۆ کە لە ڤەنزوێلایش دەستی پێکرد بەر لەوە تریشی لە ئوکراینە دەستی پێکردەوە بالاخەرە کورتکردنەوەی دەستی ئەم و دەستبازبوونی لایەنێکی دیکە. بەرحاڵ ئەوەی کە ئەم شەڕەی ناوەتەوە وەزیەتێکی تازە هات کە سەعاراوە ئەم چەپ و ڕاستە لە دوو جبهە قەراریان کرد بە تۆر واقعیەکەی دانێکی ئەوەیە کە خۆی هەڵەواسێ بەم ئەوزەعا کە لەسەرەوە کۆمەلگا گۆڕانکاریکی بەسەرابێ ئەحزابی چەپ و ڕاستی جامعە بالاخەرە لێرە جیابنەوە لە یەکتری. چەپەکان و کۆمونیستەکان لەواقع خوازیاری گۆڕانکاریکی ئینقلابی یانێ ئەیانەوێ لە ڕێگەیەکی ئینقلابیەوە کۆماری ئیسلامی بڕوخیێت کە خەڵکی خوارەوە ئەوانەی کە کرێکارن ئەوانەی کە هەژارن ئەوانەی کە ستەمیان لێکراوە ئەوانەی کە لەژێر فشار و ئازار و ئەزیەتا بووبن لە توولەم هەموو ساڵە ئەمانە خۆیان لە ڕێگەی شۆراکانیانەوە لە ڕێگەی نوێنەرانی واقعی خۆیانەوە دەست بە دەسەڵاتی سیاسیەوە بگرن بڕیار بدەن لەسەر سەرنوشتی خۆیان و دواڕۆژ و کۆمەلگای خۆیان پێک بێنن. بەڵام باڵی ڕاستی جامعە فارس بێ تورک بێ کورد بێ عەرەب بێ هەرچی بێ ئەمانە نایانەوێ بەرەی خواری کۆمەلگا خۆی ڕێکخا بە قودرەت بگەی بە دەسەڵات بگەی بەڵام خۆیان سازەکەن ئێستا لەگەڵ نەتانیاهو بێ لەگەڵ ترامپ بێ لەگەڵ بالاخەرە پزیشکیان بێ لەگەر هەل لایەنێکی دیکە بێ دوایم کۆماری ئیسلامیە ئەگەر ڕووخا و هاتە سەرکار خۆیان تەکیا تیارکەن. لەواقع ئەم شەڕە شەڕێکی لەواقع تەبەقاتیە شەڕێکی تەبەقاتی لێکەوێتەوە. چەپ لە بەرەی تەبەقەی کارگەرایە سوسیالیست و کۆمونیستەکان لە بەرەی هەژار و فەقیر کۆمەلگان و گەریکانە لە ڕێگەیەکی ئینقلابیەوە بالاخەرە ئەم کشمکشە لە جامعە خۆی یەکلایی کاتەوە. ئەمە لێرە ئەم زۆر ئازماییە خەڵکی وشیارێ بڕێتەوە. جا لێرەدایە هەڵسوڕاوانی
شۆڕژگێر کە بەرەی هەژار و فەقیرن بەرەی کرێکار و زەحمەتکێشن ژێرپا بوون لە توولی ئەم هەموو ساڵە ئەگەر گەرێکیان ڕزگار بن دەبێ ئەم بەرە تەقویەتکەن ئەم بەرە تەنیا لە کوردستان نییە کرێکارێ پێشڕەوێ زەحمەتکێشێ ئەگەر لە شاری سنە لە دیوان دەرە لە کامیاران لە مەهابەت لە هەر کوێکی ئەو کوردستانە گەرێکی بێ ڕزگار بێ دەبێ ناڕەزایەتیەکەی خۆی ئاسۆ بکە لەگەڵ و ناڕەزایەتیانەوە دوا ڕۆژ لە سەتحی ئێرانە بەروکی ئەو حکوومەت هاگرێت کە دوا ڕۆژ دوای کۆماری ئیسلامی دێتە سەرکار یعنی ئەم گۆڕانکاریە تەنیا لە گۆشەیەکی چکۆلەی جامعە ئێرانە پێک نایە بەڵکە ئەمە تەسویرێکی گەورەتریشی لێ ببگرین ئەو تەجروبە گەلێک کە ئێمە هەمانە ئەو هەڵسوڕاوانەی کە لە جامعی کوردستانە هەیە ئەو جەریانە ڕادیکاڵ و پێشکەوتوانەی کە لە کۆمەلگای کوردستانە هەیەە دەبێت لە حاڵ حازرا وڵام بدەنەوە بەم زەرورەتە سیاسیە بەم زەرورەتێک کە هاتکەسە ئاراوە چۆن بتوانن ئەم بەرە هەژار و فەقیرە ئەم کرێکار و زەحمەتکێشانە هاواهەنگکەن ڕێکیان خەن و جبهەیەکی قدرەتمەند بن کە بتوانن بالاخره لە هەر گۆڕانکاریکە لە هەر هەلو مەرجەکە ئەمانە نەخرێن لاوە لەلایەن بەرەی ڕاست و لە ڕێگەی مەماشات و لە ڕێگەی سازش و ئەوانە ئەمە پرسیارێکە هەڵسوڕاوێکی سوسیالی پێت وایە هەر بوو ئەوە ئەو جبهە ئاوەها ئەو جۆرە تعریفت کرد بتوانێت تەقویت بکرێت ئەحزابی چەپ و کۆمونیست و فعالینی چەپ و کۆمونیست لە کوردستانە و لە دەرەوەی کوردستان بە تایبەت ئەحزابێکە هەن لە دەرەوە بەڵام خۆیان وەکو بەش فعالیەتیان خۆیان تعریفەکەنەوە بە کوردستانەوە بدوایە بێ نەخشیان چی بێت ئیمڕۆ معلومە حزبی سوسیالیست حزبی کۆمونیست هێزی پێشڕەوی ئەو جامعە مادامکی حزبە مادامکی بەرنامە و پرۆگرامی سیاسی هەیە دەبێ هەر لە ئێستەوە بالاخره بە دەنگێکی ڕەسا ئیعلام کە مەسئولیەتی دواڕۆژی کۆمەلگا بە ئەستۆ بگرێ پلاتفرم خۆی عێراقدا بانگەواز بکە کەوە من وەکو هێزێکی پێشڕە و وەکو هێزێکی شۆڕژگێر لە مەیدانەکە هەم و بڕبڕەی پشتی ئەم شۆڕشەم لە دژی کۆماری ئیسلامی لە دژی نظامی سەرمایەداری لێرەدایە هەڵسوڕاوانی سیاسی ئازادی خوازگەلێک کە گەریکیانە لەم مشکلاتە ڕەهابن دەبێ خۆیان هاو ئاسۆکەن لە تەک هێزێکی شۆڕژگەرە هێزێکە نایەوێت سازشکە هێزێکە بالاخره تەجروبەیەکی هەیە ئەوانەیش کە پژوبڵاو بوونەوە لە تووری ئەم تاریخە لەم یا لەو حزب جابوونەسەوە بە هەر دەلیلێ لە دەرەوەی وڵات قەراریان گرگە یا لە شار و دێهاتەکانی کوردستانە هەن ئەمانە دەبێ لە هەلومەرجێکی ئاوا بە هەر جۆرێ پیانەکرێ دەبێ خۆیان ڕێکخەن خۆیان هاواهەمکەن بۆ هەر ئەگەرێ لەو ئەگەرانەیە کە ئەمات و ئەماناتوانن هێزی خۆیان بلەخەرا وا ڕێکخەن وڵامێکی سەردەم و شیاو بدەنەوە بەم ئەوزاوەحواڵە بەڵێ وایە حزبی پێشڕە و خەتی سیاسی هەیە حزبی پێشڕە و حزبی سوسیالیست فعالی سیاسی و فعالی سوسیالیست لە ناو جامعە ئەمە صاحب خەتێکە صاحب جەهەتێکە لەوانەیە گشت کۆمەلگا نێنە ناومەیانەکە و قسە لەسەر بەدیلی سیاسیکەن بەڵام مادام کێ هێزی حزبی سوسیالیست حزبی کۆمونیست بەرنامە و پلاتفرمی هەیە بۆ مەرحەلە بە مەرحەلەی مبارزە دەبێ ئەم هێزانەی کە هەیەی لە ناو جامعەکە ئەمانە بالاخره ساپۆرتکەن یعنی ئوفوق بدەن بە خەڵک ناڕەزایەتیەکان هەماهەنگکەن گەڵاڵەیکەن بە کاناڵێکیا ببەن کە بالاخره نەبێ بە جنبشی هەمە باهەم حرەکەتێکی هەمە باهەم لە کۆتاییە ئەمان دەستیان کورت بێتەوە لە هینەکە لە هەر حرەکەت و ئەگەرێکە لێرە تئوری ئینقلابی بەستەری ئینقلابی دەبێ منتەبق بکرێ لەگەڵ حرەکەتێکی ئینقلابیە ئەو حرەکەتەی کە لە تووری تاریخە هێزە شۆڕژگەرەکان لە سەتحی بەینەلملەلیا کردویانە و ئێمە لە ساڵی 57 لە شار و دێهاتەکانی کوردستانە کردمان وڵامێکی سەردەممان دابوو بە وەزا ئەحواڵە خۆ ئەوان لە خۆڕا نەبوو ئێمە ڕێی نەماندا بە کۆماری ئیسلامی خۆ هەروە لە خۆڕا نەبوو خەڵکی کوردستان یا بەشی پێشڕەوی جامعەی کوردستان هاتنە پشتی کۆمەڵە و لە سەنگەری کۆمەڵا قەراریان کرد لە هەموو ستوحێکی ئەو جامعە بەنابەرین ئەمە
وڵامێکی سەردەم بوو کۆمەڵەتدایە و بە زەرورەتێکی تاریخی کە هاتووارەوە ئەم زەرورەتە ئەمڕۆ یا بەیانی لە تواو کوردستانە لە تواو ئێرانە دێتە ئارەوە بەنابەرین کۆمەڵە وەکو هێزێکی شۆڕژگێر دەوری کاریگەرە بینێ لەم حرەکەتانە ڕێخستنە ئەبێ بلاخەرە دەوری بێ لەم دەورانە هەڵسوڕاوی کۆمەڵە ئەوانەیە کە لە دەرەوەی کۆمەڵێشن وەکو ساڵی 57 و کەم نەبوون ئەو ئینسانە کرێکار و پێشڕە و سوسیالیستانە کە حتا لە دەرەوەی بازنەی کۆمەڵا بوون بەلحاز تشکیلاتیەوە بەڵام لە جەواری کۆمەڵە ئەو ئاسووە ڕوونیان تەقویەت کرد و لە نەهایەتە بەرەی چەپ و ڕادیکالی لێکەوتەوە وەکو بلەخەرە ئێمە خۆمان دیمان لە ماوەیەکی کورتە کۆمەڵە بوو بە ئەو هێزە جەماوەرە کە بوو بەرەی ڕاست و بوو کۆماری ئیسلامی نتوانرا بتوێنەوە بە هەر ئاسانێ بە هەر فێڵۆکەڵەکێک دایانەوە بە هەر شرایەتێک دروستیان کرد و لە شەڕە ناوخۆیەکانەوە بیرە تا شەڕی 8 ڕۆژە و شەڕی 24 ڕۆژە و باقیەکانی تری کۆمەڵە وەکو هێزێکی شۆڕژگەر کە چۆن بەرنامەیەکی سیاسی شیاوی بۆ مەرحەلە بە مەرحەلەی مبارەزە بوو لە مەیدانەکە ماوە بوو بە ئاسووی ڕوونی کۆمەڵانی کرێکار و زەحمەتکێش ئێستا بە نەزەری منراوێکی کۆمەڵە ئەبێ جوابی بەم زەرورەتە تاریخی بدەنەوە. سپاس دەکەم کاک شۆڕش تۆ ئێشارەت کرد بە ئەوەی کە ئێمە ئەبێ بە شێوەی خۆمان هەر ئیمڕۆ تەلاشکەین بۆ ڕوخاندن جمهوری ئیسلامی ینی بەحی ئەم ئەوزاعە کە هەیە تەلاشکەین بۆ یانێ تەرح و بەرنامەیەکمان بێ بۆ لابردن جمهوری ئیسلامی لە عین حاڵە ئەحزاب و قسەی ئەوەت کرد کە لە تەک ئەحزابی مختلفە ئێمە ئەبێ هاوکاری بکەین بەیەک و کاکسدێق بە جوانی ئشارەی پێکرد وەکو وەزیفەی هەر ئینسان و هەر تەشەکڵ و هەر جریانێکە لەم دەورە بە دەخاڵەتی نەک تەنیا دەخاڵات بەڵکو بە هەماهەنگی لە دەخاڵەتە بتوانن تاسیریان بێت تۆ پێت وایە ئەحزابی چەپ بتوانن بگزەرن لەوەی کە دەهاس لەگەڵ مشکلاتین شعابات و ئەنا ڕوبەڕوو بوو نیستە هەمووی ئەوانە فراموشکەن وەرە تەک وەزایفی خەتیرێکە ئێستا لە بەرپایانە قراری گرتووە بەڕاستی بڕۆنە بەرەو پیرای ئەنجام ئەو وەزایفەوە ئەگەر پێت وایە ئەکرێت چۆن ئەکرێت طبعا ئێمە دەبینین مەسەلەن لە بەرەی لیبرال و ڕاستی کۆمەلگادا سەرڕایەوەی کە کێشەی زۆر گەورەیان هەیە و طبعا مەسەلەن هەرا لەم بینەدا لە لەندەن قرار وایە کۆنگرێ بگیرێ ئەنواعی جەریاناتی ڕاست کە زۆر کێشەی گەورەیان بوو بە یەکەوەوە 47 ساڵە بە یەکەوە دانیشتنیان نەکردو دادەنیشن و کۆنگرێک بەرگوزار دەکەن ئەوی ژەوەیە کە نەهایەتەن منفعەت و بەرژەوەندی چینایەتی خۆیان لەوێ دەستە بەرکەن و تەلاش بکەن نەهێڵن شۆڕشێکی جەماوەری بەو معنای کە دەسەڵات بگۆڕیێ و نیروی سەرکوت لە یەک بپاشێتەوەوانە لەو حاڵەتەدا بڕۆینە ناو شۆڕشێکی جەماوەری و یانەوێت لە بان سەری ئەو خەڵکەوە ئەو شتانە کۆنتترۆل بکەن جا بۆیە هێزی چەپی کۆمەلگا ئێمە دەزانین انتقاداتێکی زۆر هەیە بەنسبەتی چەپی کۆمەلگا بەتایبەتین شعاباتی جۆرا و جۆر لەوانەیە هەڵەهایەک کە هەموو ئەحزاب کردبێتیان لێرە یا لەوێ بەڵام زەرورەتی دەورەکە و عبور لە ئەم شرایەتەی کە ئێستا هاینە ناویە ئەوە ئیجاب دەکا کە ئێمە بە دەوری یەکا بتوانین دابنیشین و مکانیزمێک پەیدا بکەین بۆەوەی کە بتوانین هەموو ئەم نیروانەی کە هەمانە بە دەوری یەکە کۆی بکەینەوە بە دەوری ئەو ئیدە باشانەی کە هەمانە و پێشمان وایە بەشێک لەو کۆمەلگا بەتایبەتیتە بەخەی کرێکار و هەژار کە هەموو وزەی ئەو شۆڕشانە لەسەر دەستی ئەوان ئەنجام دەبێ بتوانێت ئەو شتانەی کە بۆیان ئەمانەوێ بەرەساسی بەرنامە و استراتژی دەستەبەریکێ ئەویش مەسلەی هێزە لە ناو شۆڕشی جەماوەریدا لە ناو ڕووداوهایەکی ئالە و نۆعی وەکو کۆماری ئیسلامیا ڕووخانی کۆماری ئیسلامیا زەعیفبوونی کۆماری ئیسلامی لێرەدا مەسلەی هێزە یعنی هێز دەتوانێت بیبڕێتەوە جا بەشی چەپی کۆمەلگا ئەگەر نەتوانێت خۆی ڕێک بخە ئەگەر ئەو زەرورەتە دەرک نەکا کە ئێستا هاتووە سەبەرەوە ئەگەر ئەو کێشە و مەسایلی اختلافاتی و حتا بگرە کێشەهای تەشکیلاتی زووتر بەلا بنێ و ناتوانێت ئەو نەخشەی کە هەیەی بە باشی ئیجرای بکە و بۆیە زەرورەتی دەورەکە ئەوازێ
ضرورەتی دەورەکە کە هەموو کەس خەریکە خۆی بۆ حازر دەکە. ئەوەش چۆن دەکرێت؟ بە نەزەری من یعنی ئەوەشەوە نییە کە هەمومان بڕۆین لە ناو یەکدا بتوێنەوە، دەبێت زەرفێک پیا بکەین، چەترێک پیا بکەین، هەموو ئەم پوتانسیێلە، هەموو ئەم ئەنەرژیانە بە دەوری یەکا کۆ بکاتەوە. ئەویش وتم مەسەلەکە ئەوە نییە لە ناو هەموو ئەحزابی چەپدا کە ئێستا بوونیان هەیە لە کوردستان حتمەنە خاڵهایەکی باشی بەرنامەی بوونیان هەیە، مەسەڵەن دەسەڵات بەدەستی خەڵک دەبێت بێ، بەدەستی شوراکان بێ، دەبێت دەخاڵەتی خارجی بوونیان نەبێت، دەبێت ئازادی و بەرابەری بۆ ژنان ببێ، دەبێت تەبەقەی کرێکار و هەژار بەهرەمەند بن لەو شۆڕشە. ئەمە هەمووی باشە، بەڵام نەهایەتەن بۆ ڕووخانی مەسەلەی ڕووخانی کۆماری ئیسلامی چه ئیمکان هەیە بۆ ڕووخانی کۆماری ئیسلامی؟ چۆن دەمانەوێت کۆماری ئیسلامی بڕووخێنین؟ چۆن دەمانەوێت لەو شەرایەتەی کە شۆڕەشێک ڕووی داوە شارەکان کۆنتترۆل بکرێ؟ کێ مەسئولی بەڕێوبەری شارەکانە؟ دەبێت نەخشەیەکی تۆکمەت هەبێ. یعنی دیارە قسەی باشکردن تەبان حتمەنە گوێگرانێکی دەبێ و ئالە و دنیا ڕەشەی ئەمڕۆدا کە زۆر خەڵک تەسلیمی بەرەی ڕاستی کۆمەلگا بوون، خودی شعاردان بە نەزەری من کارێکی شۆڕشگێڕانەیە. هەرکەس بەخۆیدا ناپەرمێ شعاری شۆڕشگێڕانە بدا لە دەورانێکدا کە هەموو بەشێک زۆر لە کۆمەلگە بووە سەرڕاست، بەڵام شعاردان بە تەنیا کافی نییە. تەبلیغ دەبێ بکەن، تەرویج دەبێ بکەن، دەبێت بە دۆریەکە دابنیشن و بەحسی ئەسباتی بکەن. ئەبۆ شەرایەتەی کە بەحسم کرد مەسەڵەن لە بڵێ کۆماری ئیسلامی خەریکە دەڕووخێ ئەقەبنشینی کراوە لە شارەکانە، ئابە وەزیەتە پیچیدەی کە لە کوردستانیشا هەیە. ئێمە دەزانین مەیدانی ئەو ڕقابەتە، مەیدانی ئەو مبارزە بۆ ئێمە مەیدانێکی ساف نییە. ئەحزابی تری تیا هەیە، فیگۆرهایەکی تری تیا هەیە، چێهرەهای جۆرا و جۆری تیا هەیە، جەریاناتی جۆرا و جۆری تیا هەیە. چۆن دەتوانین ئەم بزوتنەوەی شۆڕشگێڕانەی کوردستان بە کەمترین تەلەفاتەوە لە باشترین ڕێگەوە بە سەرنجامی خۆی بگەینین کە هەم خەڵکی کوردستان بتوانن بگەێنن بە ئامانجەکانی خۆیان، ئیتر تەبعیز و چەوسانەوە ئەوانە بوونی نەبێت لە کوردستانە و ناسیۆنالیزمی ئێرانی نەتوانێت خەڵکی کورد بچەوسێنێتەوە و هەم تەبەقەی کرێکار و زەحمەتکێش لە کوردستانە و ئێمە چیتر شایەدی کۆڵبەری و قەراردادی سویدەمزا و ڕەشوڕووتی لە کوردستانە نەبین و لە عینی حاڵە مەسەلەی ژنان، مەسەلەی ژینگە، هەموو ئەو شتانە لە ناو ئەو بەرنامە ئەسپاتیەی ئێمەدا بۆ داهاتووی کوردستان بوونی هەبێ بە شێوەیەکی ئاوا لە سەرەتاوە. بە نەزەری من یانێ بە دەوریەکەوە کۆبوونەوە، یعنی وەلانانی ئەو هەموو اختلافاتی دوور و درێژ، تازە، کۆن، قەدیم، هەرچی بە دەوری یەکدا کۆ ببنەوە، بەحس بکەن، دیالۆگ بکەن و ئەوەش نییە کە وەکو ساڵانی زۆر پێشوو دابنیشن 3-4 ساڵ لەسەر مەجموعەیە و شتانە باس بکەن. دەبێت تەحلیلی یەکتر ببیستن و لە دڵی ئەو تەحلیلەوە کە دەیکەن وەزایفێکی مشتەرەک بۆ ئەگەرهایەکی جۆرا و جۆر بێن نەبەرەوە و نەتەنیا لە دەرەوەی وڵات. مەسلەی ئەسلی هێزی ئەساسی لە ناو خۆی وڵاتە، یعنی بتوانن هێزەکانیان بخەنە سەریەک بۆی کە بتوانن لە ناوەی خودی کوردستاندا تەئسیرگوزار بن و ئیمکانی کاری عەمەڵیان ببێ لە هەر ئەمڕۆ. زۆر سپاس کاک شۆڕش. با بڕۆ لای کاک ستێق وەکو ئاخرین پرسیار. کاک ستێق ئێمە وەختی زۆرمان نەماوە بۆ بەرنامەکەمان، وەکو ئاخرین پرسیار مەترحیەکەم تۆ پێشنهادی مشەخەست چیە بۆ ئەحزاب و پێت وایە ئەحزابی چەپ ئێستا ئەبێ چی بکەن دقیق؟ ڕاستەکەی کاوریا لەم بارەوە لەم مودەتا کە ئەم شەڕە هەڵگرساوە باسی زۆر کراوە، خۆش و خەبەرەوە هەیە جەلساتێک لێرە و لەوێ لەبێنە ئەحزابە گیراوە لە سەتحی سەرەوەی ئەم ئەحزابە دانیشتنگەلێ بووگە و بلەخەرە بە جۆرەی ئیتلاعیەگەلێک لەم دانیشتنانە هاتکەسە دەرەوە تاوجەکەوە بە تەشکیلاتی دەرەوەی ئەم ئەحزابە بگەڕێتەوە. ئەوانەی ناوەوە بلەخەرە حتمەن ئەوانیش ئاگادارە مەوزوع ئەحواڵە هەن. بە نەزەر من ئەگەر قسەکە لەسەر چەپە، ئەحزابی کۆمونیستی و سوسیالیستی و چەپە، یەک پرسیارە بێ لە خۆمان ڕوونکەینەوە. ئەگەر ئێمە ئازای حزبی چەپین، کۆمونیستین، سوسیالیستین، حزبێکمان هەیە لەم چوارچێوە، دەبێ
لە عەمەڵە نیشانی بین لەکوێوە قەرارمان گرکە لەکوێ ئەم سەفبەندیگەلە و وێستاوین منفعەت کام تەبەقە تەقویەتەکەین مەشخەڵەمانە وەختێ منفعەت زۆرینەی کۆمەڵگا یانێ هەژار و فەقیری ئەو جامعە بوو بە مەشغەڵەی ئێمە دەبێ خۆمان بۆ لەو چوارچێوە تعریف بکەین وەختێ ئێمە لەم چوارچێوە خۆمان تعریفەکەین ڕزگاری ئەم کۆمەڵگا هەژار و فەقیرە مەبنای کاری ئێمەس خۆ دەبێ وەڵامی ئەم پرسیارانە بینەوە ئەی بۆ پراکەندەی ئەگەر شتای بۆ سەر باعیس ئەوە کە ئێمە لە یەک پژ و بڵاو بکاتەوە لە یەکمان دوور بخاتەوە دەبێ و شتانە سەمیمانە بدەینە بەر باس و لێکۆڵینەوە لە فرێشتی سەرفنەزەر بکەین و فرێشتیشی هەیە لەم مەقتەعە دەبێ بینینە لاوە یانە بەرژەوەندی باڵاکە ئەولەوێتی فرەت لەوەکە بلەخەرە من لە تۆ گلەییم هەیە لە فڵان تاریخ فڵان چت ڕووی داوە ئەمانە دەبێت لە گۆشەیەکەوە دابنی بوو جەلساتی چڕوپڕی ناوخۆیی بەڵام دێتە پای گۆڕانکاریە ئیجتماعیەکان و سەرنوشتی خەڵق لەوێ مەترەح بێ دەبێ ئەحزابی چەپ بێنە پای هاوکاری بێنە پای ئەوەکە لە سەتحی قسەکردنە نەمێنەوە ئەم بەحس و دیالۆگە ئەمانە دەبێ لە ڕێگەیەکەوە بێتە دەرەوە وارد ئیختلافێک وارد جبهەیەک بێ یعنی جبهەیەکی چەپ و سوسیالیستی لێکەوێتەوە لە مەیدانەکە یعنی لە مەیدان عەمەڵ ئەگەر ئەم ئەحزابێک کە ئێمە هەمانە سەرف نەزەر لە هەموو جیاوازی کە هەمانە لە هەموو تەڵخی و ناخۆشی کە بوومانە بێکەوە لێک ترازاوین ئەمانە ئەگەر ئێمە فدای ئەم بەرژەوەندێ باڵا بکەین بە نەزەر من ئەتوانین ڕێک لە دەور 80% لە خاڵی مشتەرەکی خۆمان کە بریتیە لە منفعەتی ژنان کرێکاران مناڵی کار شرایەتی ناخۆشی ژیانی ئەوان لە دەور ئەم منفعەتە کۆبینەوە ئیختلافێکی گەورە جبهەیەکی چەپ و ئینقلابی دروستکەین و وەختی ئەگەر ئەم جبهە ئێمە بتوانین وەکو ئەحزابی پێشڕۆ دروستکەین و ئەتوانێ ئومیدێکی گەورە لە بین ئەوانە کە لە ناو ئەحزابەکانە نەماون ئێستا منفەردن لە دەرەوەی ئەم چوارچێوەگە لە قەراریان کردگا بێنەوە قێناکە نابن بە ئەعزای ئەم یا ئەو حزب بەڵام لە جەواری ئەم حزبانە وەزایف بە ئەستوەگرن وەکو جارەکان جاران برەخەرە گۆشەیەک لە باری سەنگینی ئەم جنبشە لەسەرشان خۆیان دانن و ڕنگدانەوەی ئەمە ڕنگدانەوەیکی ئەمەڵەیە بێ ئومیدێک ئەبێ بۆ هەڵسوڕاوانی ناوەی کۆمەڵگایش لە ناوەی کۆمەڵگایشە ئێمە چەپمان هەیە کرێکارمان هەیە ئەوانش لە توولی ئەم تاریخە ممکنە لە یەک پچڕاوێتن بەڵام ئەمە دەورێکە ئێمە جارێکی تر ئەم سیاسەتانەمان دەمەزەر بکەینەوە و بگوزەرین لە فرەچت و فرەچت بکەین بە قوربانی بەرژەوەندێکی باڵاتر کە ڕزگاری خەڵکی هەژار و فەقیرەوە و تەقویەتی ئەمەیە بە نەزەر من ئێمە لەم چوارچێوە چەپ و سوسیالیستی ئەتوانین بلەخەر بە بەرژەوەندێکی باڵاتر بگەین حزبێک کە لەم چوارچێوە خۆی نەبێنێتەوە کارشکێنی کا لەم ئەرسا و بلەخەرە نەیتە پای ئەم یەکگرتووی ئەم هاوهەنگی و هاوکاریانە بە نەزەر من ئیتر تاریخ نایبەخشێ و ڕۆژێ لە ڕۆژان لە جامعە نەسلی منقەرزە بێت و ئیتر کۆمەڵگا لێ ناپرسێتەوە ئەمەێکی تاریخیە هەروە کۆم بڕیارە کە لەم ڕۆژانەی ئەخیر کۆمەڵە داگیە بە نسبەتی ئەم ڕووداوە تاریخیەوە کە مۆزۆگیریکی ئینقلابی شۆڕژگەرانەیە لە هەلۆمەرجێکی ئاوا ئەحزابی شۆڕژگەر دەبێت تەسمیمی جدی بگرن و ئەمە ئەتوانێت ئاحادیش لەبەر بگرێت ئەم تەسمیمە جدی و تاریخیە دەبێت ڕنگدانەوەیکی عەمەڵی لێکەوێتەوە ئەگەر ئەمەی لێ نەکەوێتەوە ببێ بە قسە و باس و نووسین ئەمە بە زەرەر خۆی تەبدیلە بێ ئیدە کۆمەڵگە چانی من و تۆ نابێت ڕێگرێت بەردەم خۆی و کارێکی دیکاکە زۆر سپاس کاکستێقیان کاک شۆڕش بۆ توی ئەگەر قسەکانت تەواو نەبوو لەوانە وەکو ئاخرین پرسیار ئەگەر بکری لە دقیقەیەکە تەوزیح بدەیت پێشنهادی مشخەسی تۆ چییە بۆ ئەحزابی چەپ پێشنەهادی مشخەسی منەوەی بەبێ شەرت بەدۆری یەکە کۆ ببنەوە و دیالۆگێک دەست پێ بکەن کە پێشتر وتم یانێ لەسەرەوەی کە نەخشە ڕێگایەکی عەمەڵی ئێمە دیارە وتم لە نێو هەموو بەرنامەکانمانە کە بەشێک زۆریان وەکو یەکن شتی زۆر باش نووسراوە
نەخشە ڕێگایەک بۆ عەمەڵیکردنەوەی ئەو شتە باشانە دەبێ بە دیالۆگ لەگەڵ یەکتری نابیدۆزینەوە. هیچ کام لەو حزبانە ناتوانێ و ناکرێ بە تەنیا خۆی بڕێتە ناو پرۆسەیەکیاوە، لەبەرەوەی کە باوەڕمان بە هێزی جەماوەر هەیە، باوەڕمان بە هێزی جەمعی هەیە، دەبێ ئەو هێزە نەتەنیا ئەو هێزانەی کە خۆیان وەکو سازمان یافتە بوونیان هەیە ئێستا لە دەرەوەی وڵات یان لە ناوەوەی وڵات، کەسانێکی زۆر کە کاک سیدیقی ئیشارەی پێکرد، ئەو ئینسانە باشانەی کە هەر کامێکیان بەڕاستی تەجربەهایەکی زۆر زۆر گرانبەهایان هەیە لە شۆڕش لە مقاومەت سازماندان لە دڵی ئەو خەڵکەدابوون، لە نوێنەرایەتی کردنی خەڵک، لە ناسینی شێوەی سازماندەی خەڵک، دەبێ ئەوانەش بەشدار بن لە شتێکی ئاوادا. بەرەی چەپی کوردستان بە پشت بەستن بە چەترێکی ئاوا گەورە و بە نەخشە ڕێگەیەکی ئاوا گەورە، بە بەرچاوڕوونیکی زۆر زۆر باشترەوە، بە ئەعتماد بە نەفسێکی زۆر زۆر گەورەترەوە دەچێتە ناو هەر پرۆسەیەک و هەر ڕووداوێک کە دێتە بەرەوە، بگرە حتا ئەگەر لە چاوەڕوانی ئەو نەخشە و پلانەی کە ئێمە ئارزوومانە وەکو ئینقلاب. ئینقلاب ئەوە شتێکی ڕوتینی ئەمێ و حەز دەکەین کۆماری ئیسلامی بە شێوەیەکی شۆڕشگێڕان لە ناو بچێت، بەڵام دەزانین ئەگەر هایەکی تر هەیە و بۆ ئەگەرانش ئێمە هێزی چەپ بەو دڵنیایەوە، بەو بەرچاوڕوونیەوە و بەو ئێرادەوە و بەو ئاعتماد بە نەفسەوە دەتوانێت بڕواتە ناو هەر شەرایەتێکی تازە. زۆر سپاس کاک شۆڕشی کەریمی ماندوو نەبی و هەروەها زۆر سپاس و ڕێز بۆ کاک سیدیقی جەهانی بۆ ئەوەی کە لەم بەرنامە بەشدار بوون و سپاسانەکە ماندوو نەبن. سپاس بۆ ئێوەی عزیزیش ماندوو نەبێت. کاک شۆڕشگیان دەمتان خۆش پێ ماندوو نەبن گلایتان. زۆر سپاس کاک سیدیقیان ماندوو نەبن کاک بوریاگیان و هەروژی. سپاس. بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە، بەحسێک بوو لەگەڵ هاوڕێ شۆڕشی کەریمی و هەروەها کاک سیدیقی جەهانی لەسەر ئەوزاعی کوردستان، لەسەر وەزایف و ئەرکە سیاسیەکانی هێزە چەپ و کۆمونیستەکان و هەروەها وەزایفی ئەحزابی چەپ و کۆمونیست لە کوردستانە. هیوادارم بابەت دڵ ئێوەی خۆشەویست بێت و سپاسانەکەم بۆ ئەوەی کە تا ئیسن لەم بەرنامە ئێمەتان هەمڕای کردووە ماندوو نەبن.